جارێکی دیکە دۆسیی نەوت دەبێتەوە بە چەقی ململانێ و لێکترازانی نێوان هەولێر و بەغداد، بەڵام ئەم جارەیان لە ژێرسایی ئاگرێکی هەرێمی گەورەدا. بەهۆی هەڕەشەی داخستنی گەروی هورمز لەلایەن ئێرانەوە، عێراق خۆی لە بەردەم قەیرانێکی دارایی زۆر گەورەدا دەبینێتەوە. وەستاندنی هەناردەی نەوت لە گەروی هورمزەوە بە واتای بڕانی شادەمارە سەرەکیەکەی بودجەی عێراق دێت. ئەمەش بەغدادی ناچار کردووە بە پەلەپەنا بۆ دەرگاکانی هەرێمی کوردستان بباتەوە. بیرکراوەتەوەی کە ئەو تکلیفە لە حکوومەتی هەرێم بکرێ ڕۆژانە بڕی 100,000 بۆ 200,000 دواتری ژوا بڕیارە 300,000 لەبەرەوەی توانای هێڵەکە بۆ گواستنەوەی نەوتی خاو بۆ جیهان خۆی لە 900,000 بەرمیل ئەدات. هێڵە کۆنەکەمان ئەوەی کاکە پەچی کەوتووە کاتی خۆی لە سەردەمی حکوومەتی بەعسی ڕووخاوە دروستکراوە، تەبەن توانای لە 1,250,000 بۆ 1,500,000 بووە. بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە خنکێنەرە، بەغداد دەیەوێت بۆری نەوتی جەیهانی تایبەت بە نەوتی هەرێم وەک تاقەڕێڕەوی دەربازبوون بەکاربهێنێت، بەڵام هەولێر ئەم جارە نایەوێت بەبێ گەرەنتی دەرگاکان بکاتەوە. حکوومەتی هەرێم لە یەکەم هەنگاوە مەرجەکانی خۆی خستووەتە سەر مێزی گفتوگۆ، مەرجی سەرەکیشی بۆ ئاساییکردنەوەی هەناردە و کردنەوەی بۆریەکە، لابردنی سیستمی سیکۆدایە لە گومرگەکانی هەرێم و چارەسەرکردنی شایستە داراییەکانە. ئەمەش بەغدادی خستووەتە نێوان بژاردەی قبوڵکردنی مەرجەکان یان ڕوبەڕووبوونەوەی ئیفلاسی دارایی. لە هەرێم ڕێگە بدات بەوەی ئەو نەوتە بڕوە بۆ ئەوەی نزیکبوونەوەیەک لە نێوان هەرێم و بەغداد دروست بکە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە چەندین ساڵە بۆتە گرێکوێرە. دیارە خەڵکانێک هەیە بە بیانون و ئەیانەوێت کێشەکانی نێوان هەرێم و بەغدا قوڵ بکەنەوە و بە تایبەت لەم کاتەیە کە ڕۆژانە لە ماوەی 14-15 ڕۆژی ڕابردووی شەڕە هەرێمی کوردستان ڕۆژانە لەلایەن کۆمەڵێک گروپ و هێزەوە پەلامارە درێت. لە بەرامبەر مەرجەکانی هەولێردا دەنگە تونڕەوەکانی نێوماڵی سیاسی عێراق بەرزتر دەبنەوە. بەشێک لەلایەنە سیاسیەکانی عێراق داوا دەکەن حکوومەت بە شێوەیەکی تاگلایەنە و بێگەڕانەوە بۆ ڕای هەرێم مامەڵا بە بۆریەکەوە بکات، بەڵام هەرێم ناڕازیە و دەیەوێت باسەکە بباتە سەرمێزی گفتوگۆ. ئێستا ململانەکان لە قۆناغێکی هەستیاردان، نازانین ئایا بەغداد مل دەدات بۆ مەرجەکانی هەرێم بۆ ئەوەی ئابوووریەکەی لە داڕمان بپارێزێت یان گرژیەکان ڕێڕەوێکی دیکە وەردەگرن. لە کاتێکدا وەزارەتی نەوتی عێراق بیر لە ڕێگەیەکی تر دەکاتەوە کە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوتی کەرکووک هەناردەی بەندەری جەیهان بکات لە ڕێگەی ئەو بۆریەکۆنەی کە چەندین ساڵە لە کار کەوتووە، بەڵام دەڵێن دەتوانن لە ماوەیەکی کەمدا نۆژەنی بکەنەوە بەبێ بەکارهێنانی بۆریەکەی هەرێمی کوردستان. لە کاتێکدا بەغداد دەیەوێت مەترسیەکانی گەروی هورمز لە ڕێگەی بەندەری جیهانەوە کەم بکاتەوە، ناڕازی بوونی حکوومەتی هەرێم و نیگەرانی لایەنە سیاسیەکان کێشەکەی ئاڵۆزتر کردووە. دیار نییە ئایا 320,000 بەرمیل لە نەوتەکەی کەرکووک دەبێتە فریادڕەسی دۆخی ئابووری عێراق یاخود دەرگایەکی نوێ بەڕووی کێشە و ململانەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغداددا دەکاتەوە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، کەرکووک.